سەبارەت بە ڕووداوەکانی دوای 16 ئۆکتۆبەر و جێبەجێکردنی مادەی 140 گفتوگۆ لەگەڵ بەڕێز جوان ڕۆژبیانی سەرۆکی لێژنەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم دەکەین بەخێربێ خاتوو جوان. زۆر سپاس. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە دانیشتوانی ناوچە کوردستانەکان ئاوارە بوون و لە جێیاندا تعریب کرا و ینی ژمارەیەک عەرەب هاتنە شوێنیان، ینی بەڕێژەیەکی زۆریش ئێمە چەندین جارە لە راپۆرت و لەوەی کە با بڵێن کە کەسان لەوێ هەبوونەوە بەرپرسانی چەندین جار ئەویان دووپات کردوتەوە. ینی پرسیارەکە ئەوەیە لەم ماوەیەدا یاخود بۆ داهاتوش پەرلەمان لە چه هەوڵێکدایە بۆ ڕاگررتنی ئەم تعریبە لەم ناوچەیە؟ سڵاوتان لەبێت. طبعاً ئەو تعریبەی کە پێشووتر هەبوو دوای ڕوخانی ڕژێمی بەعەز ساڵی 2003 ئومێدێک بە گەلی کوردستان و سەرکردایەتی کوردستان هاتەوە بەوەی بەتایبەت ناوچە کوردستانیەکان ئازاد کرا و کەوتە ئەوەی کە بکەوێتە گفتوگۆ و مفاوەزات لە بینی هەرێم و عێراقدا بەوەی لە دەستور مادەیەک بۆ ئەو ناوچانە دانرا مادەی 140 دەستور و جێبەجێ بکرێت و سێ هەنگاوی بۆ دانرا. لە گفتوگۆی ئەمانە و دوای ئەوەی کە ماوەیەکی بەسەردا تێپەڕی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری هاتە سەر لە سەروبەندی جێبەجێکردنی مادەی 140 بۆ هۆی ئەوەی کە خیانەت بکرێت و ناوچەی هەرێمی کوردستان زۆربەیان ڕادستی ئەو هێزانە بکرێ و هێزێکی سەربازی سەپێنرا و ئێستا بارودۆخی ئەو ناوچانە بەڕێوە ببن. طبعاً تعریبێکی زۆر ڕووی لەو ناوچانە کرد دوای 16 ئۆکتۆبەر. ئەو عەرەبە هاوردانەی کە پێشووتر تەعویز کرابوونەوە و گەڕابوونەوە ناوچەکانی خۆیان دوای 16 ئۆکتۆبەر هەمویان دووبارە گەڕێندرانەوە ناوچە کوردستانیەکان و وای لێ هات شوێنی کوردەکە داگیر بکەن. زۆر باش، ینی ئێوە وەکو لە پەرلەمانی کوردستان لێکۆڵینەوەی ورتان هەیە هەم لەسەر کەرکووک هەم ناوچە کوردستانیەکان؟ خۆی ئەو 5 ساڵ بەسەر ئەو بابەتە تێدەپەڕێت. ئێمە ئەوە 4 ساڵە لە پەرلەمانی کوردستان کار لەسەر ناوچە کوردستانەکان دەکەین. طبعاً بە وردی لێکۆڵینەوەمان لەسەر هەموو ئەو ناوچە کوردستانیانە کردووە و کەرکووکیش یەکێکە لەو ناوچە کوردستانی دەکرێت بڵێم سەردانی هەموو ناوچە کوردستانەکان کراوە، بەڵام کەرکووک بەهۆی ئەو دۆخە سەپێنراوەی کە ئێستا هەیەی ئێمە مامەڵەمان لەگەڵ ئەو دۆخە سەپێنراوە نەکردووە، بۆیە خەڵکانێک هەن لەوێ کە ئێمە لە ڕێگای تەلەفۆن بێت یاخود سەردان کە سەردانی ئێمان کردووە بەڵێ دەزانین لە چ بارودۆخێکی سەپێنرا و ناهەمواردایە. زۆر باشم. مادەی 140 لە چەند بڕگەیەک پێک دێت؟ ینی تا ئێستا بڕگەکانی هەمووی کاری لەسەر کراوە جێبەجێ کراوە یان چەندی چی لەسەر جێبەجێ کراوە ئەوەی بڕگانی کە هەیە لە مادەکەدا؟ مادەی 140 سێ بڕگە لە خۆی دەگرێت: ئاساییکردنەوە و سەرژمێری و ڕاپرسی. تا ئێستا هیچ لە قۆناغەکانی جێبەجێ نەکراوە. دەتوانم بڵێم ڕاپرسیەکە بەڵێ ساڵی 2017 لە ڕێفراندۆمدا کرا کە کاتێک خەڵکی ناوچە کوردستانیەکان دەنگیان بە بەڵێدا بۆ سربەخۆیی کوردستان کەواتە ڕاپرسیەکە کرا خەڵکی ناوچە کوردستانەکان کوردستانیان هەڵبژارد بۆ ئەوەی بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان کە ئەوەش لەلایەن هەندێک ئەوەی نێودەوڵەتی قبول نەکراوە لەلایەن هەندێک لایەنی خۆشمان حیزبی کوردستانی ئەو دەستکەوتەیان پێ قبول نەبوو کە لەسەر دەستی جەنابی سەرۆک بارزانی خەڵکی ئەو ناوچە کوردستانیانە کوردستان هەڵبژێت. باشە، دوایین هەنگاوەکان چێ بۆ جێبەجێکردنی هەم مادەی 140 هەم بۆ ئاساییکردنەوەی ئەم ناوچانە؟ ئێمە ئەمڕۆ وەکو لیژنەی ناوچە کوردستانیەکان و ئەمڕۆ لە 16 ئۆکتۆبەر نووسراوێکمان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کرد. داوامان کرد کە ئەو نووسراوەی ئێمە بدرێتە شاندی مەفاوەزاتی هەرێمی کوردستان کە لەگەڵ بەغدا گفتوگۆ دەکەن. دوو خاڵمان تێدا جێگیر کرد بەوەی حکوومەتی نوێی عێراق لە کارنامەی خۆیدا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بخوێنێتەوە. یەک تەطبیقکردنی مادەی 140 ئاساییکردنەوەی دۆخی ئەو ناوچانە. دوو ئەو ڕێکەوتنانەی کە لە نێوان هەرێم و عێراقدا کراون بۆ نمونە ڕێکەوتنی شنگال لە کارنامەی خۆیدا جێگیری بکات بۆ ئەوەی ئەگەر جێبەجێی نەکرد لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە لێپێچینەوەی لێ بکرێت. تا چەند ئەوە ئومێد بەخشەکە ئەمانە جێبەجێ بکرێت؟ ئەگەر لە کارنامەی نوێی حکوومەتی عێراقدا هەبێت پێویستە جێبەجێ بکرێت. زۆر باشە. خاتوو جوان ڕۆژبیانی سەرۆکی لێژنەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم، زۆر سپاس بۆ ئامادەبوونت، ماندوومان کردێت. زۆر سپاس بۆ ئێوەش.